ئەگەر سەرنجتان دابێت لە ڕۆژی زمانی دایک جەنابی سەرۆک وەزیران دوو فەرمایشتی هەبوو، یەکێک لەو فەرمایشتانە گۆڕینی تابلۆکان بوو، فەرمایشتی دووەمیشان پەیوەندی بە کرێکارانی بیانی هەبوو لە هەرێمی کوردستان. ئەمە لەو کاتەوە ڕێکاری و پلانی زۆر باشمان گرتە بەر بۆ ئەوەی گۆڕانکاری لەو تابلۆوانە بکەین. ئەگەر سەرنجتان دابێت گۆڕانکاری زۆر بنەڕەتی ڕوویدایە، هیوام وایە کە کامێراکانتان لێرە بەدواوە لەسەر شوێنە گەشتیارەکان بێتن ئەروە لایەنەکانی دیکەش بێگومان هەولێر سیمای کوردانەی زۆر باشتری لە جاران پێوە دیارە. زۆرێک لەو شوێنانەی کە کورد کراوە ئەبریڤیشنیان بە ئینگلیزی هەبووە، ئێمە هەموو نووسینانەشمان کردوتە کوردی. لۆ دەتوانم بڵێم ئەم خۆشبەختانە ئەو لایەنەی زمانی کوردی لای پاڵ کارە میریەکە کارە حکومیەکە بە واجبێکی زۆر نیشتیمانی دەزانم، بۆیە دڵنیا بن بە هیچ جۆرێک کەم تەرخەمی لەولانە قبول ناکرێت. لە ڕووی ڕێکاری یاسایی و ڕێنماییەوە بێگومان ڕێکاری تاوامان بەردەستدا و یاسا و ڕێنماییەکان هاوکارن بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریانە ببینن. ئینشاءڵڵا توانی بێتمە لەولانە خزمەتێکی کوردستان بکەین، چونکە بەڕاستی ئەو گەشتیانە دێنە کوردستان دەبێ ببینن ئەو جوگرافیای بۆی هاتن جوگرافیاکی جیاوازترە، ئەو نیشتیمانەی لە بۆی هاتن نیشتیمانێکی تەواو جیاوازە. هیوام وایە کە هەموو لایەک هاوکار و هەماهنگ بن، ئێوە میدیاکاریش ئەگەر لە شوێنێک پێویست بە سەرنج بکاتن بۆ ئەوەی چاچی بکەین. کاک دلێر ئەوانەی کە پابەند نابن لە ڕووی یاسایی وەکارەکان کە دەجرێت بەرامبەریان چییە؟ بێگومان لە زۆرێک لەو شوێنانەی کە پابەند نەبوونە ڕێکاری پێویست وەرگیراوە و لێرە بەدواو ڕێکارەکانیش تونتر دەبن، پاڵپشت بە تیمەکانی قایم قامیەت بە پۆلیسی شارەوانی، ئێمەش وەکو تیمەکانی گەشت و گوزار.